میوانێکی دیکەمان لەگەڵە بێت لەگەڵە میوانەمان تایبەت بە هەوڵی یەکخستنی هەڵوێستی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بەغدا و کاردانەوەی هێرشی درۆنی سەر کێڵگەی کۆرمۆر هەیە. میوانەکەمان باپیر کامەلە. ئەم کاتتان باش. خوێندنەوەتان بۆ هێرشەکەی شەوی ڕابردووی سەر کۆرمۆر چییە؟ پێتان وایە چ هۆکارێک لە پشتی ئەو هێرشانەیە؟ سەرەتا زۆر سوپاس. سڵاو لە بینەران و بیسەرانی خۆشەویستی کورسان 24. بێگومان ئەو هێرشانە بە ئامانجگرتنی بەرژەوەندی باڵاکانی گەلی کوردستانە و لێدانی ئەزمموی هەرێمی کوردستانە. هەر ئەوە نییە پرۆژەیەکی ڕووناچی یان پرۆژەیەکی وەبەرهێنانی غاس لێ دەدرێت. ئامانجەکە بۆ ئەوەیە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان هەڵتەچێنێ بە هەمەلایەنە کاری لەسەر دەکەن. پێشتریش ئەو هێرشانەکراون هەم بۆ سەر کێڵگە غازیەکان هەم بۆ کێڵگەکانی نەوت. ئامانجیش ئەوە بوو کە ئابووری کوردستان تووشی گرفتکانیان کێشە و گرفتە ناوخۆیەکان زیاتر ئاڵۆزکەن. بە لێدانیان جگەلەوەی پرۆژەی ڕووناچیان کێشە بۆ دروست کردووە، بەڵکو هەلیکاریشیان کەم کردوتەوە. سەدان کەس کار دەکات لەو بوارەدا، لەو پرۆژەیەدا کار دەکات. لە هەمان کاتیشدا بۆ ترس خستنە ناودڵی کۆمپانیە بیانیەکانە بۆ ئەوەی نێن بەشداری بکەن یان وەبەرهێنانکەن لە هەرێمی کوردستان و بەشداریکەن لە بنیادنانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. هەموو ئەو گرفتانە کە خرانە ڕوو دەرئەنجامی ئەو هێرشانە بوو. ئەو هێرشانەش بێگومان لەوەدا دەرفەتیان دیوە ئەو ناتەبایە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەمیشە دژمنانی گەلی کوردستان بە دەرفەتیان زانیوە دێن کێشەیەکی کار دەنێنەوە. ئامانج لەو هێرشانە هێرشی مەبەستی سیاسی لە پشتە، مەبەستی سیاسیش دژی هەرێمی کوردستان، دژی ئەزمموی هەرێمی کوردستانە، دژی بەرژەوەندیەکانی کوردستانە، لێدانە لە هەموو کوردستانیان. ئەوە لێدان نییە بەس لە کێڵگەی کۆرمۆ. باشە بەڕێز باپیر کامەلا، پێت وایە باسی ئامانجەکانت کرد لە ژیانی خەڵک لێدانە؟ باشە بەڵێ جەنابتان باسی ئامانجەکانتان کرد. پێت وایە ئەو ئامانجانە هەرێمی کوردستان؟ بەڵێ نەخێر ئەو ئامانجە ناندی. هەر ئەوە نییە ئێمان بە ئامانج گرت بێ، بەڵکو وڵاتەیە گرتوەکانی ئەمریکاش کە دوو ڕۆژیتی گەورەترین کونسڵگەری دەکاتەوە لە هەرێمی کوردستان، ئەوەش نامەیەکی ڕوونە بۆ ئەمریکەکانیش. ئەوەش لەسەر و بەندی پێکهێنانی حکوومەتی عێراقداین دەرئەنجامی هەڵبژاردنەکان بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە کۆتایی پێهاتۆ و دەرئەنجامەکان دەرچوون. ئامانجیان لەوەیە کە گرفت دروستکەن لە بەردەم پێکهێنانی حکوومەت. لە هەمان کاتیشدا بۆ ئەوەی عێراق نەکەوێتە سەر پێی خۆی بە تایبەتی لە بواری وەبەرهێنانی غاز و نەوتدا پێویستیان بە غازی وڵاتانی تر بێ، بۆ ئەوەی عێراق بکەنە بازاڕێک بۆ کاڵاکانی خۆیان بە تایبەتی بەرهەمەکانی نەوت و غاز، بۆیە کێڵەکانی نەوت و غاز دەکەنە ئامانج. گومان لەوە دانیە ئێستا لە هەموو کاتێک هەرێمی کوردستان و پێکاتە جیاجیەکانی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی ئەو لایەنە براوەکانی هەرێمی کوردستان بە دەستێنانی ڕێژەیەکی زۆر دەنگ و کورسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێویستیان بە یەک ڕیزی و تەبایی هەیە بۆ ئەوەی ئەمە بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بچینە بەغدا. کۆمەڵێک کێشەی گرفتی کەڵەکەبوو هەیە کە تا ئێستا لە مادە دەستوریەکان وەک خۆی جێبەجێ نەکەنەوە، بە تایبەتی ئەو مادە دەستوریانەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و دەستەبەری مافەکانی گەلی کوردستان دەکا، وەکو مادەی 140 پێکهێنانی مەجلیسی ئیتیحادی، یاسای نەوت و غاز، هەموو ئەوانە لێمان دەخوازێ کە یەکڕیز بین، بە پێچەوانەوە کە یەکڕیز نەبین، بە یەک پاکیج نەچینە بەغدا. ئەو گرفتانەی کە ئەوڕۆ هاتۆتە ڕوومان بە تایبەتی ئەوەی کە ڕوویداوە ئەوە سەرەتایەکە. کەواتە بەڕێز باپیر کامەلا گەورەترمان بۆ دروستەکەن. باش ئەگەر کورد یەک هەڵوێست بێ، ناوماڵی کورد یەکڕیز بێ، ئەو هێرشانە ڕوودەدەن، ئەو کێشانەی کە باست کرد چارەسەر ئەبن، لایانی کەم باسی هێرشەکان بکەین دووبارە ئەبنەوە؟ گومانی تێدا نییە هەم پلان و هەم پیلانی ئەوانە
بەردەوام دەبێت بەڵام بە یەکریزی دەتوانین ڕوبەڕوویان بێنەوە کەمیان کەینەوە کاریگەریەکانیان وا بکەین کە هەست پێکراو نەبێ. نمونەشمان هەیە پێشتر کە هێز و لایەنە سیاسیەکانی کورسان بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ لە بەغدا بوون، یەکێک لە هەرە مادە گرنگەکانی کە پێوەستە بە ئایندەی ناوچە کورسانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان مادەی 140 کاتی خۆی ڕێوشوێنی جێبەجێکردن گرایە بەرەو ڕایان گرتووە دانەوێت ئەو مادە گرنگە کە پەیوەندی بە ئاینێک هەرێمی کوردستانەوە ئایندەی هەرێمی کوردستانەوە ئەوەمان لەبیر بەرنەوە. گرفتی ترمان بۆ چکرد بۆ ئەوەی ئامانجە سەرچەکانمان لەبیر بنەوە، ئامانجە سەرچەکانمان نێتە دی. گومان لەوە دانیە لە ڕابردوودا ئەوەمان هەیە، بەڵگەمان هەیە و نمونەش هەیە کە یەکریزی وای کردووە کە مافێکی زۆری بەدەست بهێنین، بە تایبەتی هیچ کێشەیەکی بۆ شایستەدارایەکانی ئەو تۆ نەبوو تا لەو دوایەدا کێشەکان بەزەقی بوونە هاتە موچەبڕین و هاتە ڕاگرتن و هەموو مانجێک گرفت بۆ موچە و شایستەدارایەکان دەکرێت پەیوەستە بە ئەو ناتەبایی کە هەیە لە هەرێمی کوردستانە، پەیوەستە بە ئەوەی کە ئێمە لە کوردستان ڕاستەکان ناکۆچمان هەیە، بەڵام نابێ ئەو ناکۆچیانە تەرجمەکەین بۆ عەرەبی بچین لە بەغدا تەرجمەکەین بۆ عەرەبی، دەبێ ئەو کێشانە بەڕێزمێنەوە لە ناو خۆماندا چارەسەریان کەین، دەبێت تەبایی بێنێت دی. چۆن ئەم تەباییە دێتە دی و چۆنیش پێویستە کە کۆدەنگی لایەنەکان بێتە ئاراوە، چۆنە بێکاری بۆ بکرێت؟ ئەوە ئەرکی سەرەکی لەسەر هێزە براوەکانی هێزەکانی هێزی یەکەم و دووەمی براوەیە کە بتوانن ببنە بەردی بناغی ئاشتی و تەبایی و برایەتی و هێز و لایەنە سیاسیەکانی تریش ببنە پشتیوان و هەموو هێزە سیاسیەکان ببینە پشتیوان بۆ ئەوەی ئەو یەکریزیە بێتە دی، بۆ ئەوەی گەلی کوردستان دڵخۆشکەین، بۆ ئەوەی گەلی کوردستان ئومێدی بخەینەوە ناو دەرونی. ئێستا بێ ئومیدێکی زۆر باڵی کێشاوە بەسەر خەڵکی کوردستانە، بە تایبەتی بڕۆ ناو شەقامی کوردی ببینە بەو هێرشانە چ کاریگەریەکی چ ئاڵۆزیەکی دەرونی دروست کردووە لە ناو خەڵک، چ مەترسیەکی دروست کردووە. بۆ ڕەوانەوەی ئەو مەترسیانە دەبێت ئێمە یەکریز بین. یەکریزیش یەکتری قبولکردنە، ناکرێت لەسەر پۆستێک و دوو پۆست و لەسەر داوەخوازی حیزبێک یان داخوازی دوو حیزب یان ئەوانە ئێمە گرفتە کێشە سەرچەکەمان لەبیر خۆ بکەین و ئامانجە سەرچەکانمان وەلانین. ئێمە پێویستمان لەو قۆناغەدا، ئێمە لە قۆناغێکی ڕاگوزارداین. ئێستا لە سەروبەندی کۆتایی هاتنی شەڕی ئۆکرانیا، ئەوە شەڕ لە غەزە وەستاوە، ئەوە ئەنجومەنی سیاسی سوننە بەو پەرتوبڵاوی دروست بووە، ئەوە شیعەکان ئەوە خۆیان بخۆیان ڕێککەوتون. کورد چیتری خۆ کورد پێویستی زۆرتر پێ هەیە. کورد هەمیشە پەراوێز خراوە، کورد هەمیشە زوڵمی لێکراوە، کورد هەمیشە مافەکانی پێشێل کراوە. دەبێت ئێمە لە پێش ئەواندا یەکریز و تەباین، کەواتە دەبێت بەبێ یەکریزی ناتوانین ئەو ئامانجانە بپێچین. بەڵێ سپاس دەکەین با پیر کامەلا سکرتێری پارتی ڕەنجدەرانی کوردستان میوانی کوردستان 24 بووی. سپاس.